بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. شێوازی مامەڵەکردن لەگەڵ سەری ساڵ تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست دەبێت. هەموو ساڵێک و لە کۆتایی مانگی 12دا مرۆڤایەتی پێدەنێتە نێو ساڵێکی نوێوە و ئەمە ڕاستی مویادە بۆتە بۆنەیەکی تەواوی جیهان و ساڵ بە ساڵ زیاتر باڵ بەسەر هەموو کەلتور و نەتەوەکانیشدا دەکێشێت. ئەم ڕۆژە بە گوتەی مەسیحیەکانی جیهان گزارشتە لە کاتی لەدایکبوونی یەکێک لە پێغەمبەرە بەڕێزەکانی خوددا، ئەویش عیسای کوڕی مەریەمە، سەلامی خوددا لە هەردووکیان. ڕۆژمێری زاینیش کە پێی دەگوترێت گریگۆری ڕۆژمێرێکی بەکارهاتووە و لە تەواوی جیهانی ڕۆژئاوا و زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتیشدا ناوهێنانیشی بە زاینی مەبەست دەی سات و هەفتەی لەدایکبوونی عیسای کوڕی مەریەمە. بەڵام تا ئێستا یەکلا نەبووتەوە کە ئایا ئەو پێغەمبەرە بەڕێزە لەم ڕۆژەدا لەدایک بووە یانە. ئێستا موسڵمانانی جیهان بەگشتی و کوردستانیش بە تایبەتی کەوتونەتە نێوان دووڕیانێکەوە. مسلمانانی کوردستانیش بە تایبەت کەوتونەتە نێوان دووڕیانێکەوە کە نازان چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕۆژ و بۆنەیەدا بکەن و بۆچوونی جۆراوجۆری لەسرە. بەشێک لە زانایانی ئیسلامیش لەو باوەڕەدان بە پێی وەسفە قورئانیەکە عیسا لە مانگەکانی 1970 لە فەلەستین لەدایک بووە. بە تایبەت کە لە ساڵی 325 زاینیدا کاتێک قوستانتینی پادشای ڕۆم ئیمپراتۆریەتەکەی تێکەڵ بە ئەوروپا و مەسیح کرد، بەمەرجێ خۆی ببێتە پادشای دەوڵەتەکە و دەسەڵاتی ئاینیش بداتە کەنیسە و پاپا. ئیتر ئەم جۆرە بۆنەوە ئاهەنگانە لەو کاتەوە سەریان هەڵدا. سەری ساڵ چییە؟ ئینجیل وەک پەیامی عیسا پێغەمبەر و قورئانیش وەکو دووهەمین پەیامی خوددا چۆن باز لە سات و چۆنیەتی لەدایکبوونی عیسا دەکەن. چ کاتێک بڕیاردرا کە ڕۆژ و سات و شوێن لەدایکبوونی عیسا ئەو ڕۆژەیە، ئەو سەرچاوەیە کە لەدایکبوونی عیسا دەخاتە کۆتایی مانگی 12 تا چەند ڕاستن؟ ئایا بۆ مسلمانان دروستە یادی ئەو ڕۆژ و بۆنەیە بکەنەوە؟ پەیوەندی لە نێوان لەدایکبوونی مەسیح و سەری ساڵدا چییە؟ وە چ پەیوەندیەک لە نێوان مەسیح و کەسێتی بابانوئێل و داری میلاددا هەیە؟ بەڕێزان پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر مەهدی قادر، دکتۆرا لە بەراوردی ئاینەکان و مامۆستای زانکۆ، ئەم تەوەرەیە تاوتوێ ئەەکەین و وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی ترتان بۆ وەردەگرمەوە. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. دکتۆریان زۆر بەخێربێی بۆ بەرنامەی باس و خواست. زۆر سپاس. بەخێر بێ خوا. لە وڵاتی مسلمانانە ئێمە دەزانین لە سەری ساڵی زاینیدا بۆنە و ئاهەنگ ساز دەکرێت. ئەگەر چی بۆنەکە بەحساب بۆ یادی لەدایکبوونی عیسایە، باشە مسلمانان چۆن لە نێوان ئیفرات و تەفریددا مامەڵەیەکی دروست بکەن ئەم یادە بەرزڕا بگرن یان بەشداری تیانەکەن بە جۆرە لە جۆرەکان. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سلام الله تعالى على عيسى بن مريم رسول الله وكلمته ألقاها إلى مريم. سڵاوی خۆی گەورە بۆ بینەرانی بەڕێز، زۆر سپاس بۆ بەڕێزت مامۆستا زیاد. لەدایکبوونی عیسا یا هەر بۆنەیەکی ئاینی دەتوانین بڵین عمومیەت و خصوصیەتی تایە. بەشێک لە پێغەمبەران یان با بڵێن پێغەمبەران هەمویان بە تایبەتی لە عەقیدەی ئیسلامیە باوەڕهێنان پێیان ڕوکنێک لە ڕوکنەکانی ئیمان. کاتێک کە باس لە هەر پێغەمبەرێک دەکەی، ئێمە ناوی هیچ پێغەمبەرێک ناهێنین بەبێ ئەوەی کە درود و سڵاوی بۆ نەنێرین. بێگومان ئێمە درود و سڵاو بۆ پێغەمبەران دەنێرین بەبێ جیاوازی. عیسا عەلەیهی سەلام یەکێکە لەو پێغەمبەرانەی کە لە قورئانی پیرۆز و لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تایبەتمەندیی زۆری هەیە لە چاو پێغەمبەرەکانی ترا. حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە فەرمودەیەکی هەیە بۆ نمونە فەرمێ أنا أولى الناس بعيسى بن مريم في الدنيا والآخرة. من نزيكترين كسم لعيسى، يعني حتى لفرموديش تلا فرمي ليس بيني وبينه نبي، لبيني منه آوا بيغمبر نية.
حتى قورئانی پیرۆز کاتێکە باسی شوێنکەوتەکانی عیساکە عەلەیهی سەلام بە نزیکترین لە هەموو شوێنکەوتوانی ئاینەکانی تر ناویانەهێنێ وئین ئەقربهم مەوەدەة للذین آمنوا الذين قالوا إنا نصارى ئەمانە نزیکترینن بۆچی چونکە ئەمانە قسیسینیان تایە و ڕۆحبانیان تایە و حتى خۆی گەورە فەرمێ لأنهم لا يستكبرون أو بأنهم لا يستكبرون تەکەبوریان نییە. حتى قورئانی پیرۆز کاتێکە باسییانەکە ئەهلی کیتاب هەمویان وەکو یەک مامەڵەیان لەگەڵا ناکە فەرمێ لەیسوا سەوا ئەمانە هەمویان وەکو یەک نین هەیانە قائیمە نوێژەکە ئاەتە خوێنێتەوە سوژدە ئەبا هەیانە ئەگەر دینارێکی بیتێ فمنهم من إن تأمنه بدينار لا يؤديه إليك إلا ما كنت عليه قائمة دينارێکی بە ئەمانەت بیتێ ناداتەوە هەشیانە ئەگەر قینتارێکی بیتێ پڕی پێستی حشترێک ئاڵتونی بیت هەمووت بۆ جێڕێتەوە کەواتە تعامل لەگەڵ ئەهلی کیتابە لەگەڵ شوێنکەوتوانی ئاینەکانە ناتوانین بە بەڵێ و نەخێر تعاملی لەگەڵا بکەین. بەنسبەت یادی لەدایکبوونی عیسا عەلەیهی سەلام یا سەری ساڵی زاینی بەڕاستی موسڵمان ئایا بەشداری تیا بکە یا تیاینەکە ئێمە بە یەک دوو شت لە یەکتر جا بکەینەوە لەوانەشە دوای هەر بگەڕێنەوە سەری. لەدایکبوونی عیسا عەلەیهی سەلام وەکو پێغەمبەرێک جیاوازە لە ڕوانگەی ئینسانی مسلمانەوە لەگەڵەوەی کە لەلای کەسێکی مەسیحی هەیە ئەمە یەک. دوو لەدایکبوونی عیسا جیاوازی هەیە لەگەڵ سەری ساڵی زاینیە بەڵێ بەراورد دەکەین ئایا تێڕوانی بەڵام ئایا مسلمان عەفوم بکە بە کورتی وەڵامیەوە بەمەوە ئایا مسلمان تایە بەشدار بێت یا بەشدار نەبێ وەڵامەکە تەفسیلی تایە تەفسیلی تایە لە چیا بەشدارەکەی لە چیا بەشدارەکەی بێگومانەوە. دکتۆر خوێندنەوەی ئێوە بۆ بۆنەیەکی وەکو سەری ساڵ کە ناوی نێنراوە سەری ساڵ چییە؟ لە کاتێکە ئێستا ئەم سەری ساڵە تەنها ناوەکەی بە کریسمس ماوە گینا بۆتە بۆنەیەکی جیهانی و گشتی یا بەچی ئەگوترێت سەری ساڵ و ئەم یادە چۆنیە کە ئێستا بووە بە شتێکی جیهانگیریانە بە شێوەیە تەواو بووە بە شتێکی گشتی و هەموو نەتەوەکان بەشدارە بنتیایە. پرسیارێکی زۆر باش و زۆر دروستە. سەری ساڵ ئێستا لە باگراوند ئاینەکەی لێدا ڕەنراوە بەڕاستی بۆتە پێوەرێکی جیهانی لە هەموو دنیاە لە وڵاتە مسلمانەکانە کاری پێکرێ لە وڵاتە مەسیحەکان و حتا لە ئیسرائیلش کاری پێکرێت کە وڵاتێکی غیری مەسیحیە هەروەها لە سین و لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیاش ئیشی پێکرێکە وڵاتانێکن بوذینی هەر هیچ ئاینیشیان نییە کەواتە ئێمە چۆن ئێستا خەڵک تەرازوو بەکارێنێ کیلۆ بەکارێنێ کیلۆ پێوەریکی عالەمیە هەروەها کاتژمێرەکانی دەسماڵین کاتژمێر ئەوەندەیە بەکارهێنین هەروەها کۆمەڵە پێوەری تری جیهانی بەکارهێنین ئەمانە بوونەتە پێوەری جیهانی یعنی وا باشە من وا هەمیشەوە ئەڵێم ئەم بابەتانە یعنی کە پێوەرەکە بوونەتە دیاردەیەکی جیهانی باگراوندێکی دینیان نێ ئێمە دیسان باگراوندە دینەکان پێ نەدەینەوە چونکە کاتێک ئەم شتانە ئەوەنە مەمنوع ئەبێ مەڕغوو بەبێ یعنی کە تۆ پێڵی سەری ساڵکە کە سەری ساڵ وەکو چیلۆکە وایە کاکە پێغەمبەر سەڵسەلەم ساعی بەکارهێناوە چیلۆی بەکارنێنەوە تۆ نابێ بڵێ هەربێ چیلۆ بەکاربێنی هەربێ ساع بەکاربێنین هەربێ مد بەکاربێنین ئەمانە پێوەری جیهانین بۆیە لە دایکبوونی عیسا عەلەیهی سەلام لە 25 12 هەموو ساڵەکە لای زۆرینەی مەسیحیەکان جیاوازە لەگەڵ یەکیەکە یەک پێوەرێکی جیهانی ئێستا لە ئەم ساڵ لە سعودیەش بەکارهێنرێ یەک پێوەرە بۆ ساڵ بۆ تاریخ بۆ مێژوو ئێمە ئەمە زۆر شتێکی ئەتیادی حتا ئەگەر پیرۆزبایی ببوونەی ڕۆشتنی ساڵە لە تەمەەن بکرێ زەمان هەندێک ناوێت پیرۆزباییکە ئەبێ شینی بۆ بژێڕی ئیتر تۆ هەموو شتێ وایە هەموو شتیانی حتا کە کەسێ زانکۆشتاوە کە 4 ساڵ زانکۆتاوەکەڵی پیرۆزە بێ 4 ساڵە تەمەنی ڕۆژدووە بەڵام هەر شتێ بتەوێشتێکی دیوێکی ئیجابی و دیوێکی سەلبیە حتا تۆ لە جەنگێکای بێتەوە پیرۆزبایی لەکەن خۆ جەنگەلەوان بێگومان دەیان شەهیدیاوە هەر بەڵام بابەتی حتا خەڵگەڵێ کاکە ئەوە باڵانسی عمرێک کەمە بێتەوە بۆ پیرۆزبایی تیاکەی هەڵبەت پیرۆزبایی بریتە لەوەی کە الحەمدولله سەلامەت بیت تەمەناکەی کە ساڵی داهاتوو شتی باشتر بەڕێگاوە بێ ئەمەیە بابەتەکە بۆیە نابێ پیرۆزباییکردن لە سەری ساڵ وەکو دین تەماشا بکرێ وەکو عادەت کەواتە جیاوازی لە نێوان یادی لەدایکبوونی پێغەمبەرێکی بەڕێز وەکو عیسا لەگەڵ سەری ساڵی زاینیە هەیە فەرقی هەیە جیاوازیان هەیە ئێستا سەری ساڵی زاینی پێوەرێکی جیهانیە ئەمەیە ساڵێ لە تەمەن ڕۆیشتووە ساڵێکی تر دەست پێ ئەمە وسەزیە ئەمە بۆ خۆی زیاتر ئەگەر کەم کەسە بەڕاستی لەم ساڵی ڕابردووە شکستی خواردبێت وەکو حکومەتەکەی ئێمە وەکو قەیرانەکەی ئێمە تر پیرۆزبایی نایە ئەبێ فاتیحای بۆ بخوێنی ئەگەر ئەم کەسە دەستکەوتی هەبێ پیرۆزبایی لێ بکەی
بەم پێوەرە اینجا سەری ساڵ ئەبێ پێودانگێک بێ وەکو چۆن پێوەرە بۆ ژماردنی ساڵ و ڕۆژ بە هەمان شێوە پێودانگێکیش بێ بۆ خۆداچوونەوە بۆ بزانین لە ساڵی ڕابردوودا چیمان کردووە چەندێ باشەمان کردووە چەند ئینجازمان هەبووە و بەرنامەیەکیش دابنین بۆ ساڵی داهاتوو من ئێستا کۆمەڵێشتم هەیە بۆ ساڵی داهاتوو بۆ خۆمی دابنم لە ساڵی داهاتوە منەوێ چی بکەم ئەمە گرنگە یعنی ئەگەر ئێمە بەم فەلسەفەیە لە سەری ساڵ تێبگەین ئەمە قازانجە بەڵام ئەگەر پێمان وابێ سەری ساڵ بریتە لە ئەم شەو سبەینێ بریتی بێ لە خۆ مەشغوڵکردن و ڕەقس و سەما و خۆ سەرخۆشکردن ئەمە بابەتێکی ترە بێگومان هەم ئیسلامیش لێ بەریە هەم مەسیحیەتیش لێ بەریە وایینەکە لەم بابەتانە خۆیان بە دوورەگرن بێگومان. بڵێ دکتۆر وەگەزانین مەسیحیەت لە دوای بەرزکردنەوەی سەیدنا عیسا بۆ ئاسمان هەتا ساڵی 325 لە چەوسانەوە و کوشت و بڕوو هەموو عەزیەت و ئازارێکا بوون. کاتێک قۆستانتین کە ئیمپراتۆریەتەکەی تێکەڵ بە مەسیح کرد و خۆی کردە دەسەڵاتداری سیاسی و پاپا و کەنیسەشی کردە دەسەڵاتداری ئاینی ئیتر تا ڕادەیە مەسیحەکان تا ئەو ڕۆژە هیچ وەکوڵە هیچ نەفەسێکیان بۆ نەبوو کە بیدەن هیچ مەجالێکیان نەبوو کە ئازادی دینەکەیان یان بیریان لە بۆنەکانی خۆیان بکەنەوە. سەرهەڵدانی ئەم بۆنە و یادە کە نامنراوە بە یادی لەدایکبوونی عیسا پێغەمبەر سەلامی خوای لێبێ کەی سەری هەڵدا کە ئێمە بتوانین پشتی پێ بەسین کە بڵێ سەیدنا عیسا لەم ڕۆژ و لەم هەفتە و لەم مانگەدا لەدایک بووە. بەڵێ لە ڕاستیدا کاتێک کە باز لەدایکبوونی عیسا ئەکرێت من لە چەندین شوێن ئەمە وتووە باز لەدایکبوو کاتێ دەڵێن لەدایک بووە یعنی سەرەتای هەیە کەواتە عیسا مەخلوقە عیسا نە خودایە نە کوڕی خودایە. گەورەترین دیلالەت کاتێک کە باسی لەدایکبوونی عیساکەین عەلەیهی سەلام یعنی پێش 2017 ساڵ بەر لە ئەمڕۆ عیسا نەبووە هەرچەندە بابەتەکەی تۆزێک جیاوازی تایە ئەڵێن 400 پێشەوە بەرەوە لەدایک بوو گرنگ نییە 2020 ساڵ پێشەسا عیسا نەبووە. خۆ ئەگەر عیسا عەلەیهی سەلام نەبوایە ئەگەر مەریەم نەبووە عەلەیهی سەلام عیساش نابوو و ئەگەر عیمران نەبوایە مەریەمیش نابوو کەواتە عیسا مرۆڤێکە لەدایک بووە وەکو مرۆڤێک لەدایک بووە بەڵام تەنها ئەوەیە باوکی نییە. باشە هاتن بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر فەرمووی بۆچی ئەوە عیساتان بەلاوە کوڕی خودایە وتیان لەبەرەوەی باوکی نییە لەبەرەوەی کەی باوکی کێیە خوای گەورە وەڵامی دانەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی إن مثل عیسی عند الله كمثل آدم خلقه من تراب ئەگەر ئێوە پێتان وایە عیسا بەوە دەبێتە خودا کە یا کوڕی خوددا لەبەرەوەی باوکی نییە خۆ ئادەم ئادەم شیاوترە کەواتە ئەمە بابەتی یەکەم. بابەتی دووەم بەڕاستی لەدایکبوونی عیسا عەلەیهی سەلام لە ئینجیلە با سەرچاوی یەکەم بۆ لەدایکبوونی عیسا با جارێ بچینە سەر ئینجیل لە ئینجیلە کاتێک وەکو لە 24 ساعتەکەیە شەوی داناوە ئەڵێ لە شەوا لەدایک بووە بەڵام قورئانی پیرۆز ڕۆژی داناوە. ئینجیل ئەڵێ بە تایبەتی ئینجیلی لۆقا ئەڵێ لە شەودا لەدایک بوو ئەستێرەکان بە ئاسمانەوە بوون بەڵام قورئانی پیرۆزە فەرمێ مەریەم کاتێک کە ماڵەوە جێهێڵێ بە پەرستگار جێهێڵەوە ئەچێتە دەرەوە ئەچێتە ئەقسەل مەدینە ئەچێتە دوورترین شوێن لە ڕۆژایە. ئینجیل کاتێک کە باسی لەدایکبوونیەکە ئەڵێ لە ئەشکەوتێکا لەدایک بووە یان لە ئاخوڕێکا لەدایک بووە قورئانی پیرۆزە فەرمێ لە ژێر دارخورمایەکدا لەدایک بووە. حتا لە بینی ئینجیلی مەتا و لۆقایە جیاوازیەک هەیە لە ساڵی لەدایکبوونەکەیە بۆ نمونە ئینجیلی لۆقا کاتێک کە باسیەکە ئەڵێ لەو ساڵەدا بوو کە لە سەردەمی ئۆغۆستۆس قەیسەرا لەدایک بووە ئەم پیاوە کە لە 14 میلادیان مردووە ئەڵێ لە عامل ئیحسایە لەدایک بووە. عامل ئیحسا زۆر ئەکەوێتە دوای مردنی هێرۆدێت بۆ نمونە ئێمە کاتێک ئەڵێن کەسێک لە ڕاپەڕینەکەیە لەدایک بووە دوایی ناتوانین بڵێن ساڵی 95 لەدایک بووە ماوسە لەگەڵ مای یان ناتوانین بڵێن ساڵی 88 لەدایک بووە چکە ڕاپەڕینەکە معلومە ساڵی 91ەکە یان ئەڵێن چی ئینجیلی مەتا ئەڵێ لە سەردەمی هێرۆدتە لەدایک بووە کە پاشایەکی یەهودی بۆ پاشای بەیت لەحم و قودس بووە. هێرۆدت 4 پێش میلاد مردووە ئەحساییەکەش ئەحسایی ڕۆمانەکان لە 7 میلادیە بووە کەواتە جیاوازی هەیە حتا لە ئینجیلە لە بینی ساڵەکەیە. ئینجیل خۆی نازانێت لە چ ساڵێکە عیسا لەدایک بووە و مەوسمەکە جیاوازی هەیە حتا جیاوازیە لەوەی لە هەندێکی ڕیواەتی ئاڵێ لە ئەشکەوتا لەدایک بووە هەندێکی ئەڵێ لە ئاخۆڕا لەدایک بووە
بێگومان قورآنی پیرۆزیش فەرمێ لەژێر دارخورماکەیە لەدایک بوو کاتێک کە مەریەم دارخورماکە ڕاوەشێنێ. وەکو جەنابەت فەرمووت تا ساڵی 325 میلادی لە شاری نیقیە لە تورکیا مەجمەعێکی مەکسۆنی گەورە کرا، مەسکۆنی گەورە کرا، یعنی مەسیحەکان هەمویان کۆبوون و 2000 ئەسقوف و پیاوی گەورەی ئاینی بەشدار بوو بە سەرۆکاتی قوستەنتین کە یەکێکە لە ئیمپراتۆرێتە ڕۆمانیەکان ئەو کاتە نەچوو بە ناو ئاینی مەسیحیەوە، بەڵام دەیویست لە ڕۆمان جیا ببێتەوە، کە دەیویست لە ڕۆمان جیا بێتەوە پێویستی بە ئاینێک بوو کە ئیمپراتۆریەتەکەی پێیەک بگرێ. بەڵام لە ئەوروپایە لە ڕۆمایە لە یۆنانە سێخوا هەبووە، هەمیشە مەسلەی سێخوایی هەبووە. بۆیە ئەو کاتە بڕیارەدەن کە عیساکەی لەدایک بووە، چونکە ئەو کاتە بڕیارەدەن کە لە زستانە لەدایک بووە، لە 25 یەکا لەدایک بووە. حتا قەشەبارنەر ئەڵێ تا ساڵی 325 پێش ئەو کاتە هیچ کاتێک یادی لەدایکبوونی مەسیح نەکراوەتەوە، بۆ کەس نەیزانی و مەسیحکەی لەدایک بووە. بۆیە نە قوتابیەکانی مەسیح یادی لەدایکبوونی مەسیحیان کردوێتەوە و نەزانیویشیانە ئەم یادا گرنگە. بەعکسەوە لە لۆقایە لە ئینجیلی لۆقایە ئەڵێ ئێوە یادی مردنی من بکەنەوە، مردنی من بۆ ئێوە گرنگە، هەرچەندە عیسا عەلەیهی سەلام نەمردووە، بێگومان خوای گەورە بەرزی کردوێتەوە. حتا ویلدیۆران لە قسەت الحەزارەیە کە باسیەکە ئەڵێ پێشتر مەسیحی ئەوایلەکان و پێشینان بە یادی لەدایکبوونی مەسیحیان نەکردوێتەوە و لەبەر ئەوەی کە مەوسمێکی دیاریکراو یا بەروارێکی دیاریکراو نەبووە بۆ لەدایکبوونی عیسا کەیان دیاری کردووە 25 مانگیان دیاری کردووە، 25 دوانزەی هەموو ساڵێک. بۆچی؟ دەڵێن مەسیح لە شەوی یەڵدایە لەدایک بووە کە درێژترین شەوی ساڵە و ڕۆژەکەی کە دەکاتە ڕۆژی دواتر ئیتر ڕۆژ هێواش دەسەکاتەوە بە درێژبوونەوە، ئەوەیە کە پێڵێن لە عەرەبی ئەلئینقلابی شتوی، یعنی ئیتر ئینقلابی زستانە، ڕۆژ بەرەو درێژبوونەوە ئەڕوا. ئەم جەژنە ئەم بۆنەیە لای یۆنانیەکان، لای ڕۆمانیەکان، لای مسرێ کۆنەکان 25 مانگ، یعنی بە ئەمانەتەوە ئیڵم. لای ڕۆمانیەکان ڕۆژی لەدایکبوونی خودایە بە ناوی ئەتیس، خودای ڕۆمانیەکان. هەروەها ڕۆژی لەدایکبوونی خودای وەسەنی یۆنانیە دیۆنێسیس، هەروەها ڕۆژی لەدایکبوونی خودای مسریەکانە بە ناوی ئۆزێریس، هەروەها ڕۆژی لەدایکبوونی خودای فارسیە میترا، هەروەها بابلیەکان لە 25 هەموو مانگێکە یادی لەدایکبوونی خۆریان کردوتە لە 25 مانگە. بۆنەیەکی جیهانی بووە یادی لەدایکبوونی مەسیحیان کردوتە 25 مانگەوە. ئەجینا بەپێی قورئان مەسیح لە موسمی خورمایە لەدایک بووە کە مانگی 8-9 لەو موسمایە کە خورمای تەڕ هەبووە. بەڵێ مامۆستا سبەینێ هەموو شوێنێ ئەخرۆشێ شارەکان لە تیڤیەکانەوە مناڵ و خێزان و کەسوکاری مسلمانان دەرەکەون. مسلمانان تا چۆن بتوانن بە شێوەیە گرنگی بەم بۆنەیە بدەن ئەندازەیەکی لێوەربگرن کە وەک وەڵێ کەوا دوایی نەکەونە بەر لۆمە و لۆمەکاری خەڵکانی ترەوە. ینی چۆن تەعامل لەگەڵ ئەم ڕۆژەدا بکەن کە ئێستا بمانەوێ نەمانەوێ هەم وەکوەڵێ بە سەری ساڵی زاینی و هەم بە یادی لەدایکبوونی ئەم پێغەمبەرە بەڕێزە ناو دێرکراوە. ئەو بەشەی کە پەیوەندی بە لەدایکبوونی عیساوە عەلەیهی سەلام، یعنی من بەلام وەسەیر هەرچەندە وتاربێژەکان مامۆستاکانی ئاینیمان بەڕاستی زۆر بە جوانی تەوزیفی ئەم بابەتیان کرد، یعنی کەم مزگەوت هەیە باسی نەکردبێ، ئەوەی من متابعەم کردبێ لەدایکبوونی عیسا عەلەیهی سەلام وەکو پێغەمبەرێک لە جیهان ئەڵێ 25 مانگ لەدایک بووە. ئێمە کێشە نییە، ئێمە گرفت نییە کەکەی لەدایک بووە، بەڕاستی مهمەوەی ڕۆژێکی بۆ دانراوی. حتا خۆیمە یەکی محەڕەم کە کراوە بە سەری ساڵی کۆچی، خۆ پێغەمبەر سەڵسەڵەم لە محەڕەمە کۆچی نەکردووە، لە ڕەبیع الأول کۆچی کردووە. لەبەرەوەی مانگی محەڕەم مانگی یەکە، لەبەرەوە کراوەتەوە کاتەوە کێشەنە 2 مانگ پێش کراوە. ئەمە گرفت نییە، گرنگەوەیە ئەم ڕۆبۆنەیەک هەیە کە پێوترێ لەدایکبوونی عیسا عەلەیهی سەلام. ئایا لە قورئانی پیرۆزە باسی عیسا کراوە؟ بەڵێ باسی کراوە. قورئانی پیرۆز 25 جار بەناو ناوی عیسا هاتووە عەلەیهی سەلام لە قورئانی پیرۆزە 25 جار. هەروەها بە مەسیح وەکو لەقەبەکەی هاتووە، هەروەها بە ئیبن و مەریەم وەکو کونیەکەی هاتووە ئەکاتە 34 جار. هەروەها 34 جار ناوی مەریەم لە قورئانی پیرۆزە هاتووە. سورەتێک بە ناوی ئالی عیمرانەوەی کە باپیری عیسایە، سورەتێک بە ناوی مەریەمەوەیە کە دایکێتی، سورەتێک بە ناوی موعجیزەیەکێتی کە موعجیزەی مائیدەیە. باشە وەک چەند سورەتێکی تر وەکو ڕۆم باسی شوێنکەوتوانی عیسا کە ڕۆمە یعنی ڕۆمانیەکان، هەروەها سورەتی کەهف باسی ئەصحاب الکەهفەکە، هەروەها سورەتی بروج کە باسی ئەصحاب الأخدودەکە.
کەواتە لە قورئانی پیرۆزە 15 سورەت باسی عیساکە عەلەیهی السەلام 87 ئاەت لە قورئانی پیرۆزە باسی عیساکە عەلەیهی السەلام ئێمە دەکرێت ئەو کاتێک کە خەڵک گوێی گرتووە بۆ مناسبەی عیسا عەلەیهی السەلام ئێمە کۆڕمان هەبێت سیمینارمان هەبێت ئەم بەراوردەی کە ئێمە لێرە بەسەریعی باسمان کە لە بینی تەورات لە بینی ئینجیل و قورئانە بیکەین عیسا عەلەیهی السەلام چونکە لە قورئانی پیرۆزە زۆر بە تەفسیل باسی عەقیدەی عیسا کراوە باسی لەدایکبوونەکەی عیسا کراوە کە خوای گەورە ناوی ناوە ئایەتەن للعالەمین مامۆستا لە چەند شوێنێکیشا خوای گەورە یا هەر خۆی یام لەسەر زاری عیساوە ئەفەرمێ سەلام لەو ڕۆژەی لەدایک بووم و لەو ڕۆژەش کە بەڵمونە ئەمرم و لەو ڕۆژەش کە تیا زیندووەم ئاماژەیەک نییە بەوەی کە بەرز ڕاگرتنی ئەم یادی لە تۆ ئەبێ سەلامی بۆ بنێری السلام عەلەیە سورەتی مەریەم ئاەتی 33 السلام عەلەیە یەومە ولیدتو ئەو ڕۆژەی کە تیا لەدایک بووم تەمان بە ئەوەش ڕۆژە تیا لەدایک بووە ويوم أموت أو روشي كدمرم حتى بود بابتي مردنك بابتي شي جاوا خلافي شي زور هي عيسى عليه السلام مردو إن جابر سكراوة ويام يان ديتو ودمري أو بابتي كترك إمنا منا باسي كان وهروا أو روشي كجين دم كبله عيسى عليه السلام للروجي كان دايق بوا روجي لدايق بنكي دياري كراوة ك خوي باسي كردوا القرآن جا فهمي للروج على دايق بوا للروج على دايق بوا باشا أما يكدو سەبارەت بەوەی کە ئەم ئەگەڕێمەوە بە قسەکەی پێشوم ئەم معلوماتانی کە لەبارەی عیساوەیە عەلەیهی السەلام لە قورئانی پیرۆزە زۆر بە تەفسیل ئێمە دەبێ هەڵوێستەی لەسەر بکەین و دەبێ سمیناری بۆ بکەین و دەبێ یادی بکەینەوە وەکو چۆن یادی پێغەمبەرەکەینەوە صلی الله علیه وسلم یعنی یەکێکە لە پێغەمبەرەکان یادکردنەوەی پێغەمبەران کە ئەیام اللهە کە خوای گەورە ئەفەرمی وەذەکرهم بئەیام الله تۆ باسی ڕۆژەکانی ڕۆژە مەزنەکانیان بۆ بکە ڕۆژێکی زۆر مەزنە کە عیسا بەبێ باوک لەدایکە بێ ئێمە کاتێککە یادی لەدایک بوونی عیساکەینەوە عەلەیهی السەلام و کاتێکیش کە ناوی دێنین بەبێ عەلەیهی السەلام ناوی ناهێنین ئەمە گەورەترین ڕێزە بۆ عیسا عەلەیهی السەلام مسلمانەکان میانەڕەون لەم بینەدا یەهودیەکان ئەڵێن عیسا نەعوذ بالله ابن الزینایە لە تەلمود ئەمن لە بەشە لە ماسەرەکەی خۆمە باسم کردووە کە زۆر بە ناشرینی باسێکن کە دەڵێن ئەمە ئەوە کەنیسە شوێنی قاذوراتەوە مەسیح و دایکی مەسیح لە جۆزەخان هەروەها لەم سەریشەوە ڕایەکی تر هەیە کە تەفریتێکی زۆری کە ئیفراتێکی زۆری کردو و عیسای کردو بە کوڕی خوا یا بە کوڕی خوا لە کاتێکدا خوددا نە کوڕی هەیە نەکتی هەیە ئەسڵەن پیاوە ئاینی مەسیحەکان خۆیان کەتەبەتولەکەن و ڕەهبانێتیان داهێناوە ڕازی نابن خۆیان کوڕ و کچیان هەبێ ڕازی نابن زەواج بکەن ئەیەوە چۆن بڕیارەدەن ئەم قسەیەکەن کاتێک خەریکە لەم قسەیەوە خوای گەورە فەرمێ شاخەکان و ئاسمانەکان خەریکە هەڵدەوەشێن ئێوە ند و کوڕ بۆ خوا بڕیارەدەن کەواتە قورئانی پیرۆز لەم بینەدا میانەڕەوە دەفەرمێ عیسای کوڕی مەریەم بۆیەشە هەمیشە عیسا بە کوڕی مەریەم ناوی هاتۆ نەکو کوڕی خوددا چکە باوکی نییە مەسیحەکان لە شوێنێکدا هەڵە دەکەن کاتە لە ئینجیلدا دەڵێن عیسا یانی یەسوع کوڕی یوسفی کوڕی فڵانە لە ئەسڵیدا ئەم نسبەتدانە هەڵەیە بە نسبەت سەری ساڵەوە مامۆستا زیاد یعنی ئەم خۆ سەغڵەتکردنەی بەڕاستی ناوی بە تایبەتی لە وڵاتی ئێمە ئەم قەیرانە لەم قەیرانەدا لەم وەزعە ناخۆشەدا یعنی اعتیادی ئەمە کە ساڵ خێزانەکان کۆ ئەبنەوە اعتیادیە تۆ مناسبەیەکی جیهانی هەیە خەڵک بە تایبەتی بە ئەوروپا عوتڵەیە عوتڵەیەکی چەند ڕۆژیە بەڕاستی ئەم خۆزەخڵەتکردنەی لە وڵاتی ئێمە نە ئەوەیە من پێتەڵم ئەمە بۆنەیەکی جیهانیە بۆنەیەکی دینی نیە عادەتە لە هەر شوێنێکیە حرام هەبوو حرامە لە هەر شوێنێکیە حەڵاڵ هەبوو حەڵاڵە یعنی بابەتەکە پەیوەندی بابەتێکی دینی نییە پێوەرێکی جیهانیە و دەبێش بە عادەت وەربگیرێ عادەتیش ئەحکامی خەمسە ڕووی تێەکە جاری وایە حەڵاڵە جاری وایە واجبە جاری وایە مەکروهە یعنی کەواتە بەم بابەتێکی دینی نییە وە شتێک ئەم بابەتە لە ذاتی خۆیان حرام نییە یعنی ئەوەی کە لە ئوسوڵا پێوتێ حرام لذاتیه نییە حرامە لەبەر کۆمەڵە متعلقاتی تر جا ئەمە بۆنەی فلان و فیسارە زۆر احتیادیە یعنی بۆ نمونە کاتێک کە پێغەمبەر عەفو کاتێک کە مسلمانان لە سەردەمی ئیمامی عومەرە ئایانەوێت تاریخێک بۆ خۆیان دابنێن مێژوویەک بۆ خۆیان دابنێن یەکێ لەو ساڵانەی کە تەرحەکرێ لە کۆبوونەوەکەی من ساڵی میلادی ئەڵە با بکەین بە ساڵ بۆ خۆمان یەکێکی تر لەو تەرحانە کاکرێ ساڵی یەهودیە یا کۆچە بۆ حەبەشە بەڵێ کۆمەڵە مناسبە هەیە نانە ئەمانە ساڵ بوون ساڵی ئیشپێکراوی عالەمی بوون لەو کاتێ حتا ساڵی تەسیسی ڕۆما باشە
ئەمانە کەواتە اعتیادیان لە سەردەمی سەحابەیە لە سەردەمی ئیمامی عومەرە بلایەنەوە گوناح نەبوو ئاماژە بکرێ حتا ئەمانە بکرێنە ساڵی زەینی پێوەەر بە مسلمانان کەواتە ئێستا حتا لە سعودیە کە تاکە وڵات بوو وڵاتی ئیسلامی بوو ئیش بە ساڵی کۆچی بکە ئەم ساڵ بڕیاریدا کە ئەوژی تر ساڵی زاینی بەکاربێنێت چونکە بۆتە پێوەریکی جیهانی ئێمە دەبێت لەسەرم بابەتانە زۆر تون نەبین مەبەستمەوە نییە شخصێتی مسلمانەتی ئیسلامەتی خۆمان وازە لە فەرموندەشا هەیە هیچ ڕۆژ و سات و مانگ و وەرز و بۆ نمونە شوێنێک لای خوا وەکۆڵی خراپ نییە بەس بۆ نێسە گەنجێک لە دەشتێکدا گاڵتە بە ئاەت و نیشانەکانی خواکە ئەمە ئەو پەڕ دەرچووە لە سنووری خوا و گوناهبارە بەس گەنجێک بەشداری ئەم یادە بکە بەڵام سنووریتیانە بەزێنرێت و شەرعی خوای تێدا پێشێن نەکرێت ئەمە کێشە نییە چەند گەنجێک ئێستا مسلمانان چۆن تەعامل لەگەڵ ئەم ڕۆژە بکەن وەکو ئەڵێ لە یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مزگەوت بیت بێشەرعی بکەی حرام و گوناه و نابێ بکەیتەوە ئەگەر لەسەری ساڵی زاینی ئابێ بۆ نمونە ئەم شەو مەسەڵەن چەند گەنجێک کۆبنەوە بەرنامە دانێن بۆ ساڵی 2007 وەرن با ئێمە یەکێکمان ئەم کتێبە تەرجەمەکەینێکی ترمان چەند بەرنامەیەکمان هەیە نوێژەکەن عیبادەتەکەن کەیف و خۆشی ئەکەن کاکە خۆ کەیف و خۆشی لە ئیسلامە حرام نییە بۆ ئەوەی حتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مزگەوتە هەڵپەرچێ کراوە حەبەشەکان هەڵپەڕیون ڕمبازیان کردووە عائیشە سەیری کردووە پێغەمبەر فەرموویەتی لیعلم اليهود أن في ديننا سمحة بۆ یەهودیەکان بزانن لە دینی ئێمەدا خۆشی هەیە شادی دەربڕین هەیە بەڵام ئێمە بەڕاستی هەندێک خەڵک کە دەیەوێت ئیتر هەموو شادیە لە خەڵک قەدەغە بکە ئەمە عادەتی خەڵکە من دیسانێک لەمە نابێت بەسرێ بەدینەوە ئەمە دین نییە بابەتی لەدایکبوونی عیسا عەلەیهی سەلام لەگەڵ سەری ساڵە دوشتی لە یەکتر جیاوازن ئێستا جیهان لەگەڵ ئەم دوشتایە بە جیاوازی کرسمس شتێکی ترە لەدایکبوونی عیسا شتێکی ترە اینجا متعلقاتی هەیە بابەن و ئێلی هەیە چیچی هەیە ئەمە شتێکی ترە لەوانەیە گەر کاتە بێ قسەی لەسەر بەڵێ مامۆستا قورئانی پیرۆز وەکو یەکێک لە پێغەمبەرە زۆر بەڕێزەکان کە زۆر ینی یەکێکە لەو پێغەمبەرانی کە زۆرترین باسی لێوەکراوە پێغەمبەر عیسایە بۆ مسلمانانی بەیانەکات و سیفەت و کەسایەتی و پەیامەکەی بۆ مسلمانان ڕوون دەکاتەوە ئێمە لەم بۆنەیەدا چۆن سوود لەم پەیامە قورئانی خۆمان وەربگرین وەکو ئەڵێ لەژێر ڕۆشنایی ئەم ئامۆژگاری و سیفەتانەی کە خوای گەورە بۆ ئێمە باس کردو ئێمەش ئیستفادەیان لێ بکەینەوە و لە کۆڕ و مناسەبات و بەرنامەکانمانە بە مسلمانانی بگەێنینەوە و ئەم باسکردنەش کە قورئانی پیرۆز باسی کردو بیکەنە هەوێنی برایەتی و یەکریزی نێوان کۆمەڵگە بەڵێ بێگومان ئێمە لە لەوانەیە لە کوردستانە ژمارەیەکی کەم مەسیحی هەبێ ئێستا لەم شارەیە لە شاری سلێمانی لە هەولێر لە دهۆک لەمانە مەسیحی هەیە بەس بە ژمارەی جیاواز تۆ لە وڵاتێکی وەکو میسرا کە 8 ملیۆن قبطی هەیە لە لوبنانە یان دێها هەزار خێزانی مسلمان لە وڵاتانی ئەوروپا هەیە دراوسێکەت مەسیحیە ئەم لات مەسیحیە مزگەوت و کەنیسە بەیەکەون تۆ لەم حاڵەتەیە دەبێت قسە بۆم بۆ ئەمانە بکەی کەسێک کاتێکە مەسیحیەک نابینێ کاکە چ زەرورەت هەیە ئێمە بە عام بڵێن پیرۆستان بێ کێشە نییە بە تۆ بەڵام بە پێی زەرورەت مەسیحیەک دراوسێتە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئێوە ئەچن بۆ میسر ئەی مسلمانەکان میسر ڕزگارەکەن میسر ماریەی خێزانم خەڵکی میسرە ئاگاتان لە ماڵە خەزوران و سیلەی ڕەحممان هەیە لەگەڵیان یعنی کاکە ئەمانە شوێنکەوتەی ئیسان بمانێ و نەمانێ ئەمانە شوێنکەوتەی مەسیحن خواوان ناوی ناون ناوی ناون یا ئەهل الکتاب هەر فەرمووشێتی ئەی ئەهلی کتاب مەڵێن سێ خوا هەیە کاکە یا ئەهل الکتاب تعالوا إلى كلمة سواء کاکە ئێمە خاڵی هاوبەش هەیە لە نێوانمانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەسیحیەکانی نەجران هاتوون ژمارەیان 30 تا 40 کەس بووە 15-16 ڕۆژ بگرە زیاتر لە مزگەوتی پێغەمبەرا ماونەتەوە سەلیبیان لە ملا بووە کاکە عەرەقیان بە حەڵال زانیوە گۆشتی بەرازیان بە حەڵال زانیوە تووشیان عیسا کوڕی خوایە و مناقەشەشیان لەگەڵا کردووە لەگەڵ پێغەمبەرا مامۆستا ئەو نمونە گەشەی کە ئیمامی عومەر ئەچێ بۆ قودس ئەڵێن وەرە ژوورە و نوێژێکی تیا بکە لێ بۆی دوای مسلمانەکان نەڵێن خەلیفەکەمان نوێژێکی تیا کردو لێتانی داگیر بکە بۆ مناسبەتەوە نایەم بەڵێ یعنی نوێژکردن لە کەنیسایە دروست بووە ئیمامی عومەر تو ئایتوانی نوێژکە سەحابە لە کەنیسایە نوێژیان کردووە پرسیار کراوە لە کیباری سەحابە ئایا ئێمە دەتوانین لە کەنیسایە بمێنینەوە بەڵێ دەتوانین لە کەنیسەدا بمێنینەوە ئەگەر ئیمامی مالیکە فەرمی ئەگەر کەسێک خێزانەکەی نەسرانی بێت چکە ئافرەتی مەسیحی
بۆ پیاوی مسلمان حەڵاڵە باشە خۆی گەورە فەرمێ والمحصنات من النساء باشە والمحصنات من الذين اوتوا الكتاب من قبلكم بۆ ئێوە حەڵاڵە باشە گەر کەسێک خێزانەکەی مەسیحی بێ یعنی خاڵی مناڵەکانی چییە مەسیحیە دەبێت چیان لەگەڵا بکە دەبێت سیلەی ڕەحمیان لەگەڵا بکە وطعامكم حل لهم وطعامهم حل لكم هەروەها فەرمێ خۆی گەورە فەرمێ خواردنی ئەوان بۆ ئێوە حەڵاڵە و خواردنی ئێوە بۆ ئەوان حەڵاڵە و بە پێچەوانەش و خواردنی ئەوانیش بۆ ئێوە حەڵاڵە یعنی کەواتە دروستە ئینسانێکی مسلمان بچێتە ماڵێکی مەسیحی نان بخوا خواردن بخوا لەسەر سفرەکەی دانیشێ و دروستی شەبانگی بکەیوە ماڵەوە قورئانی پیرۆز فێریم تەعایشەمانەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەردانی مناڵێکی جوولەکە ئەکات لە بوخاری و لە موسلیمایە سەردانیەکە نەخۆش بووە نەخۆشە بێ پێغەمبەری خوا فەرمێ مسلمان ببە بە حوزوری باوکی ئەویش ئیزن لە باوکی وەرەگرێت و ئەفەرمێ باوکیش ئەڵێ ئەطیع ئەبەلقاسم بە قسەی بکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاوا لەگەڵ ئەهلی کیتابە تعاملی کردووە ابن عباس ابن عمر عائشة عبد الله كري مسعود خوای گەورە لە هەمویان ڕازی بێ چەندین فەرمودەمانەیە کاسە دراوسێتیان لەگەڵ جوولەکەکانی مەدینەیە کردووە ئەهدەیتم لجارنا اليهود کاتێکا مەسیحی زۆر نەرمونیانتر و بەڵێ خیانەتیشیان کردوان ئایا هەدیەتان بردو بۆ دراوسێ یەهودیەکەمان دراوسێ یەهودیەکەمان یعنی زۆر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەبدوڕەحمانی کوڕی عەوفە بووە عوسمانی کوڕی عەفانە بووە ئەو سەحابە دەوڵەمەندە هەبووە درعەکەی لای پیاوێکی جوولەکە بۆی فێرمان بکات تعامل وەکانە درعه مەرهونا عند یەهودیین لەما مات عەلەیهی ئەفضەل الصەلاة والسلام ئەمە هەمووی جۆری تعاملە قورئانی پیرۆزە فەرمێ کاکە وەرن با لەسەرم خاڵە هاوبەشانە کۆ ببینەوە دروستە شوێنی جەنازەکەی کەویت دروستە دوعای خێری بۆ بکەیت بڵێ کەثر الله ئەموالەکە وئەولادەک ئەمە ئیبن قەییم باسێکە هەروەها جوولەکە هاتوون بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پشمیون بەعن قەست بۆی پێغەمبەری خوا بڵێ یەرحەمکم الله کە چۆن کێمایەکەین تەشمیت عاسی پێغەمبەری خوا دوعای خێری بۆ کردن فەرمێتی یەهدیکم الله حتى پێغەمبەری خوا بە تەعاملی خراپی ئەوان مامەڵەی نەکردەوە لە بوخاری و لە موسلیمە هەیە کە جوولەکەکان هاتن بۆ لای پێغەمبەری خوا یانوت ئەسسام عەلەیکە یعنی مردن لەسەر تۆ بێ محەممەد پێغەمبەری خوا و نێوتەوە عەلەیکم السام السام یعنی مردن پێغەمبەری ساڵسەمی فەرمی وعەلەیکم هیچی ناوت حتى عایشە جارە تۆڕە فەرمیوە منیش وتم خوای گەورە داوای لێکردوین لە هەموو شتێکان نەرمونیان بین کاکە تۆ قورئانی پیرۆز ئەمرت پێکا لەگەڵ ئەهلی کیتابە ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي أحسن تۆ تا مجاملەی نەکەی چۆن مجادلەیەکی من ئەم قسەی کەم ئەبێ مجاملەی بکەی اینجا دوایتوانیم بچی بۆ مجادلە تا مجاملەی نەکەی ناتوانانی دعوەتی بکەی ناتوانانی بانگەوازی بکەی بۆ ئیسلام بۆیە ئەم بابەتانە کاکە تەشەبوه نییە بە ئەهلی کوفر تەشەبوه نییە بە ئەهلی کیتاب بۆیە لە توراسی ئێمە بەڕاستی بابەتی زۆری پێکەوە ژیان هەیە بەس بەداخەوە نەزرەیەکی تەهمیشکردنی مسلمان هەیە ناشرینکردنی ئیسلام هەیە کە ئیسلام بەسەر خۆیان داخراوە ئیسلام مەترسێ لە خۆی ناوێرێت تێکەڵای مەسیحیە بێ ناوێری تێکەڵای جوولەکەیە بێ ترسێ خەرا ئاینەکەی لێ بسەنن کاکە ئیسلام بریتێ لە مواجهە بریتێ لە ڕوبەڕووبوونەوە عەفو بکە شتێکم بیر نەچێت لە شاری مەکە حادیسەیەکی گەورە هەیە کە هەموو مسلمانێکی زانێ ئەویش بریتێ لەوەی فارسەکان بەسەر ڕۆمەکانە سەرەکەون مسلمانان زۆر خەمبارە بن قڕیش ئەڵێ ئەوەتانێ برا کافرەکانی ئێمە بەسەر برا مسلمان برا ئاین ئیمانیەکانی ئێوە سەرکەوتن لە سورەتی ڕۆمە هاتووە قورئانی پیرۆزە فەرمێ ئەلیف لام میم غولبت الروم في أدنى الأرض وهم من بعد غلبهم سيغلبون في بضع سنين لە دوای حتى أبو بكر عليه السلام کاتە گرە حرام نەکرا بۆ گرەوەکە باشە گرەوەکە ئەفەرمێ ئەو ڕۆمە بتپەرستانە ئەو ڕۆمانەیە کە پیان ئەو قەیسەری کە پێغەمبەر نامی بۆ نێرێ ئەو قەیسەری کە سەلیبی لە ملا بووە خوای گەورە سەرکەوتنی ڕۆمانەکان لەو ڕۆژەدا ناوانێ سەرکەوتنی خوددا یومئذ يفرح المؤمنون بنصر الله يعني مسلمانان بسەرکەوتنی ئەم مەسیحیانە کە خاڵی هاوبەشێ لە بەرمانە دڵخۆش بوون ئەمە قورئانە کاکە خۆمە قسەی ئیمامی شافعی و مەهدی و فڵان و فیزار نییە بۆیە دەکرێت ئێمە خاڵی هاوبەشە بێ کاکە ئەمڕۆ ئیلحاد بەڕێگاوەیە ئەمڕۆ کۆمەڵێ نەزەریاتی لەناوبردنی خێزان بەڕێگاوە دەکرێت ئێمە لەگەڵ مەسیحەکانە چەندین خاڵی هاوبەش کۆمان بکاتەوە کە بەیەکەوە لەسەر بکەین بەڵێ مامەسا کۆمەڵێ بانگخوازمان هەن کە ئێستا کورد زۆر شانازیان پێوەکاو زۆر متابعیانەکە بۆم وەکو یەکێک وەکو ئەحمەد دیداد یان زاکر نایک ئەمانە لە نێو کۆڕ و مەجلیس و ئاهەنگی مەسیحیەکانە ئەچنە ناویان و ئیسلامیان بۆ ڕوونەکەنەوە گوێ لە ڕەخنە و گلەیی و پێشنیارەکانیان ئەگرن ساڵانە کۆمەڵی خەڵکی زۆریش مسلمانەکەن بەڵام لێرە لە کوردستان مامۆستایەکی ئاینی
بە هەموو توانای خۆی یا بە هەموو دەستڵینی خۆیەوە ئەڵێ بە هەموو شێوەیە بە شێوەیەکی مطلق و ڕەها بەشداریکردن لەم ئاهەنگ و مەراسیمانە حرامە و نازانم چی. ئایا ئەمە بەم شێوە مطلقیە ئاوایە کە گەنجێک بۆ نمونە ئاوا بەو شێوەگە بەشداری بکە ئیتر لە دین دەرچووە و نابێ بە هیچ شێوەیە بەشداری بکە؟ لە ڕاستی ئەمە فتوای کۆمەڵە لە عولەمای سعودیەیە. یعنی ئێمە ئەمە عادەتە، ئێمە هەمیشە پێمان ئەڵێن کاکە دەلیل بێنە، بەڵگە بێنە. کاتێ پێڵین کاکە من کە شتێک ئەڵێم الأصل في الأشياء الإباحة، الأصل في العادات الإباحة، أصل لعادات إباحية، يعني حرام نییە. کاتێک کە تۆ دەڵێ ئەمە حرامە تۆ دلیل بێنی. کاتێ لە دلیلم بۆ بێنە ئەڵێ کاکە ئیبن تەیمیە وایە و ڕەحمەتی خوای لێ ئیبن تەیمیە منی کەکەم لەو کەسانی زۆر پێی معجەبم. ئیبن تەیمیە زۆرمیان ڕەوتر بووە. ئیبن تەیمیە کاکە یەکێکە لە شارەزەکانی بواری ئەدیان. ئیبن تەیمیە کتێبی الجواب الصحيح لمن بدل دين المسيحي هەیە. ئیبن تەیمیە شارەزەی تەورات و ئینجیل بووە. باشا ابن قيم كاك أحكام أهل الذمة على أما التهنئة بعيد الكفار باشا فحرام باتفاق كاكا لدايق بوني عيسى عيد كفار نية من أما تندين جار أم وتوما حتى على فيسبوك عندي برا رخنان لقيتم على كاكا وانش كفارا على كاكا لقد كفروا جاء لقى الكفار كاكا كفروا فعل يعني كافر بون بلان بيان ناوت الكفار شو كبيغمري خوا بيناوت الكفار اگر الكفار بن ناويان بيناوت يهود بيناوت نصارى شو كقراني بيروز لسوره حج ايات حفظا فرمي ان الذين هادوا والنصارى والصابئه والمجوس باشا والذين اشركوا اخوان مانيش مشركين يعني او امات دوباريت يا نا بابتك بمشي وينيه امانه وكو مشرك تعاملي أن لقلا ناكري أجر مشرك بناكاك جائز نية ناني أبخوي أجر مشرك بجائز نية كتيان لبيني أجر مشرك نية ناتواني تعاملي لقلا بكي مشرك جوازة بويا لتاريخي إسلامي دا بيغمري خوا لاي دكتوري مسيحي وجولكا خوي تطيبي كردو يعني دكتوري مسيحيان بويا ناوا صحابة بإجماع بلانا وزائزة دكتوري مسيحي ويهودي هبه صحابة زوربان هيان بوا ودكتوري يعني دكتورة كان زوربان يهودي ومسيحي بون خليفة كان أموي عباسي هميان استفادان لتجربة وان كردو كاكا وزارتي عن بيدراوا نزيكي سيوبينز وزير لتاريخ إسلامي مسيحي بون لتكريت بلافاو يكديت كومل لمؤرخين باسيا كان علين مسلمان ومسيحي ليه غورستانا نجراون أم تفرقي كدروس بكاكا 50 ساڵە كنيسة تقندرته كنيسة نتقندراوته بيغمري خوا عليه الصلاة والسلام كاتل لقل مسيح كان نجران الريكة فرميت للريكة وتنامكية كهاتوها مو كزتواني بقريته بي عليه هيج كنيسة نارو خين وهيج بياوشي آيني لشوري خوي ناقوردري ما دسكاري ناكين حتى إمام عمر خوالي الرازي بكاتك لقل مسيح كان قدس الريكة بهماشة ولا عهدي عمرية هاتوا كنيسة كان عند دسكاري ناكرين كنيسة كان عند مين نوا أما تسامحي إسلام إسلام زور لما فراوانتر كان دي خلق دي نايبكا كأنما يما ديوارك ما دروس كل لخلق لخو معنا تسينوكو بمان دزن دكتور كومالك شدهن لو أمانة پردي گمان وكو على ناشرعي بنيان بسر أم يعددا هنابه بون کەسێتێکی وەکو بابا نوئێل کە خەڵک وا ئەڵێ کە ئەمە گوایە پێی ئەگوترێ باوکی خوددا یا بۆ منە شتێکی تری وەکو داری میلاد ئەمانە وەکوڵێ لە ئانووساتی یادی سەری ساڵی زاینی و یادی لەدایکبوونی پێغەمبەرێکی بەڕێزی وەکو عیسای سەلامی خوا لە خۆی و لەدایکی پێ ئەچێ ئەمە گومان و ڕەشبینی و ناشەرعیەکی بەسەر ئەم یادا کێشا بێ و بۆیە مسلمانان بەو گومانەوە سەیری ئەم یادەکەن. ئایا پەیوەندیەک هەیە لە نێوان کەسێتی بابا نوئێل و داری میلاد لەگەڵ سەیدنا عیسا و ئەم یادەی کە بۆتە یادی لەدایکبوونی بەڕێزیان؟ بەڵێ لە ڕاستیدا مەسەلەی بابا نوئێل طبعا بابا نوئێل فەڕەنسیەکان پێڵەن بابا نوئێل تەنها فەڕەنسیەکان وای پێڵەن لە فەڕەنسیەوە بۆ ناو کولتوری عەرەبی و ئیسلامی هاتۆ پێڵەن بابا نوئێل. بابا نوئێل وەنی من پرسیارم کردووە هەرگیز بە معنای خودایی باوک نایەت. بابا نوئێل کەسایەتێکی ئەفسانەیی حەقیقیشە. ئەم پیاوە بام بابا نوئێلە لە تورکیا ژیاوە باشە من زانیاریەکانم لەسەر بابا نوئێل زۆر گەڕام بەدوایە کە ناوی قدیس نیکۆلاسە پیاوێکی باش بووە. ئەم پیاوە گەڕاوە وەکو چۆن ئیمام زەین العابدینمان هەیە لە ئیسلامە ئیمامی عومەرمان هەیە لە ئیسلامە شەوانە گەڕاوە و بۆ فەقیر و هەژارەکانی بەسەر کردوتەوە. ئەم پیاوە کە لە شاری میرا بووە لە 6 یەکان مردووە لە 6 یەکی
ساڵی 346 مردووە لەبەر ئەوەی یادی لە دایکبوونەکەی نزیکە لەگەڵ سەری ساڵە تێکەڵ بەم یادەکراوە. بابە نوئێل لە ئەمریکا پێێتە سانتا کلوز، یعنی ڕێک بە ناوی خۆیەتی نەکو باس بابەتەکە بابەتی خوددا نییە. بابە نوئێل بەمانەی کوڕی خوددا و باوکی خوددا نایە. هەرچەندە بابە نوئێل پەیوەندی نییە بە لە دایکبوونی مەسیحەوە. ئەم بابە نوئێلی کە ئێستا هەیە ئەم جلە سوورانەی لەبەرایە، ئەم کڵاوە سوورەی لەسەرایە و ڕیشی هەیە، ڕیشێکی سپی هەیە، ئەمە دروستکراوی وێنەکێشێکی ئەمریکیەک بۆ کۆمپانیای کۆکاکۆلا لە ساڵی 1930 دروستی کردووە. یعنی بابە نوئێلە بابە نوئێلی ئەسڵی نییە. اینجا بابە نوئێلە ئەفسانەی تێکەڵاو کراوە. یعنی بابە نوئێل لە تورکیا بووە، کاکە لە تورکیا نە ئاسکی فڕیوی لێبووە، نە گالیسکەی هەبووە ئەم پیاوە، یعنی کراوە بە ئەفسانە. مەسیحیەکان زۆر بە جوانی ئەم بابەتیان قۆستۆتەوە بۆ خۆشەویستکردنی هەم مەسیحیەت لە لای مناڵەکان بەداخەوە سەرچاوێکی داهاتیش بۆ خۆیان و سەرچاوێکی داهات بۆ کۆمپانیا. طبعاً کۆکاکۆلا بۆچی ئەمەی کرد بابە نوئێلی کرد؟ چکە خەڵک لە زستانە بیبسی ناخواردەوە یان ساردەمەنی ناخواردەوە. ئەم هات ئەم تەمەەن ئەو پیاوە کە وێنەکێشەکەی ناوی تۆماس ناست تەمەەن ئەم جارێکی تر بابە نوئێلی دروست کردووە بە تایبەتی ئەم بابە نوئێلی ئەو لە کاپتنێکی ئەڵمانیەوە وەریگرتووە کە تەورێکی پێوە داجگەرەیەکی هەبووە. ئەجینا بابە نوئێل یەکەم جار جلەکانی سەوز بووە، بەڵام هادون سندیلیۆم لە ساڵی 1930 بابە نوئێلی دروست کرد بۆی خەڵکی تر لە زستانیشا کۆکاکۆلا بخواتەوە. یعنی کەواتە بابە نوئێل بابەتێکی دینی نییە ئەمیش، بەڵام کراوە بە دینی. حتا مەسەلەی شەجەرەتول میلاد، داری میلاد کاکە بە قوترین ڕیوایەت ئەوەیە کە مارتن لۆسەر لە ئەڵمانیا ئەم بابەتی داهێناوە. بە قوترین ڕیوایەت مارتن لۆسەر کە دامەزرێنەری مەزهبی بەڵێ 1550 ئەوەنە میلادی. ئەڵێ شەوێک کاتێکە لە میلادا لە شەوی لەدایکبوونی مەسیح هاتۆتە دەرەوە لە دارە سەرنجڕەکانی ئەڵمانیا، ئەستێرەکانی بینیوە لە بینی دارستنەوەبەرەکان و زۆر بەلایەوە مەلقێکی بڕێەوە هێنایەتی دایناوە. ئەجینا بابەتی درەختی میلاد پەیوەندی نیە بە مەسیحەوە. باشە حتا یەکەم درەختی گەورەکە ڕازانرێتەوە لە ساڵی 1800 ئەوەندەی میلادیا لە ماڵی مەلیکە ڤیکتۆریا، ئەو کاتەیە داری میلادێتە ناو بابەتەکەەوە. بەڵام ئەم بابەتانە حەزەکەم بزانین مەسەلەی گۆڕینەوەی هەدیە. داری میلاد لە دینی مەسیحیا حتا ماوەیەکی زۆر قەدەغە بووە، حرام بووە. گۆڕینەوەی هەدیە وەکو هەموو مێژونوسەکانی مەسیحەکان ئەڵێن گۆڕینەوەی هەدیە حرامن چونکە ڕۆمانیەکان ئەمان بەکارێنەوە. بەڵام مەسیحەکان کەم شتانیان بۆ قەدەغە نەکراوە، هاتون جارێک کە چیە معنای تازایان پێداوەتەوە، دیلالەتی تازایان پێداوەتەوە، هاتون کردویانە بە مەسیحیکردنی ئەم بابەتانیان کردووە. خۆزگایە مسلمانەکانیش ئێمە وەکو مسلمان ئەوەندە ئازا ئەبووین دەمانتوانی شخصیەتی ئیمامی عومەر بکەین، بێنین وێنایی بکەین و لە لای منداڵان خۆشەویستی بکەین و ئەوە بگەڕێ لە مناسبەکانمانە. ئێمە نەکو ئەوە ناکەین لە یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم مێشتمانیە نەخوارەوەی حرامە لەبەری پێغەمبەر نەیکردووە. ئێمە کاکە ئیسلام بەدەستی خۆمان نەکوژین، ئێمە دینی خۆمان بەدەستی خۆمان لە ناوی بین. ئێمە هیچ شخصیتێکمان نەماوە ناوێرین باسی هیچ کەسێ بکەین ئەڵێ کاکە مەڵێ حەزرەت مەڵێ فڵان کاکە حەزرەت یعنی کاکە ناوی حاضرە. خۆ من ناڵێم یعنی ئێمە بەڕاستی وامان لێکراوە ئەوەندە وتمان حرام لەولاوە خەریکە شیعە ئەمان فڕێنێ، لەولاوە خەریکە مەسیحەکان ئەمان بن بە ئاسمانە، خۆشمان هەرڵێن ئەمە حرامە لە کاتێکا بەدیلمان پێنێ بەڕاستی بەم بابەتانە. جا آخر کۆمنتم لەسەرم بابەتە داری میلاد و گۆڕینەوەی هەدیە و شەج بابە نوئێل پەیوەندی نییە بە لە دایکبوونی مەسیحەوە. ئەم بابەتانە ئەگەر حرامیش بن لە دایکبوونی مەسیح ناکا بە حرام. ئەم بابەتانە بابەتی جیهانین بۆیە ئەمیش بابەتی دینی نییە. یعنی لە ئەوروپا کەس ناڵێمە کوڕی خوددایە، من پرسیارم کردووە ناڵێمە باوکی خوددایە. بەڵام ئەوەشت پێ ئەڵێم بەپێی کتێبی ئیرمیا سفری ئیرمیا ئیسحاحی دا ئاەتی 3 بۆ 5 ئەڵێ بتپەرستیە دارێک ببڕیت و بە ئاڵتون و زی و بیڕازێنیتەوە. منیش لەگەڵەوەیانیم کە داری میلاد و بابە نوئێل هەبێت، بەڵام بابە نوئێل دیارێکی جیهانی و پەیوەندی نییە بە دینەوە. کاتی بەرنامەکەشم زۆری نەماوە پێغەمبەر عیسا سەلامی خوای لێبێ دوای ئەوەی کە خۆی کاتە قوربانی پەیامەکەی اینجا پەیامەکەی بە شێوەیەک باڵ بەسەر هەموو جیهانە ئەکێشێ. ئێمە لەم فیداکاری و خۆ بە قوربانیکردنەی سەیدنا عیسا بۆ پەیامەکەی وەکو مسلمانان چی فێرەبین، چه ئاماژەیەکی تایە بۆ ئەوی مسلمانانیش قوربانی دەربن بۆ پەیامەکەیان و ببنە گیان فیدا و قوربانی بۆ پەیامەکەیان. بەڵێ لە ڕاستیدا عیسا عەلەیهی سەلام هەموو پێغەمبەران قوربانیان داوە، خۆیان
فیدا کردەوە بۆ ئاینەکەیان بەڵام وشەی فیدا لە سەبارەت بە عیسا عەلەیهی سەلام وشەیەکی مەسیحیە من حەزم لێ نییە بۆچی کارام حەزم لێ نییە چونکە فیدا یعنی خۆ بەدەستی خۆ بچیتە سەر خاچ ئەمە بابەتەکەیە عیسا عەلەیهی سەلام بەپێی کولتوری باوی ئیسلامی عیسا عەلەیهی سەلام نەمردووە ماوە لە ئاسمانە بارحاڵ عیسا عەلەیهی سەلام قوربانی داوە بەڵام فیدا نییە فیدا بە معنای مەسیحەکەی کە چوو بێتە سەر خاچ فیدا لە پێناوی گوناهی یەکەمە چونکە گوناهی یەکەمیش هەرگیز گوناه لە ئادەمەوە بۆ نەوەکانی ئادەم نەگوازراوەتەوە ئەللا تەزیر وازرة وزر ئوخرا ئەگەر بەپێی ئەم معنایە بێ عیسا عەلەیهی سەلام فیدا نەبووە سەڵب نەبووە ولكن شبه لهم بۆیە جارێک کە ئەڵێمەوە سەلام لەسەر عیسا عەلەیهی سەلام لەو ڕۆژەی کە تێیدا لەدایک بووە و لەو ڕۆژەشدا کە تێیدا دەمرێ و لەو ڕۆژەش کە تێیدا زیندوو دەبێتەوە ئێمە هەر شتێک بکەین بۆ تەعزیمی پێغەمبەران و ناساندنی پێغەمبەران بە خەڵک هیچ کێشە و ئیشکالێکی تێدا نابینم دەکرێت ئێمە بە شێوازە ئیسلامیەکە یادی لەدایکبوونی عیسا بکەینەوە وەکو چۆن لە قورئان و لە فەرمودەی ڕاستە هاتووە. دکتۆر دەست خۆشوێ خواز زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی باس خواست. سپاس بۆ چەندە. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتنە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.